ناقەشەی بکەین ئەی بۆ کەرکووکەکان نەبێ بۆ نازنامەکە نازنامەی کەرکووکی بوون نەبێ نازنامەی کەرکووکی بوون لەسەر نازنامەی ئینسانی بوون لەسەر و نازنامەی نەتەوەی بوونەوەی ها ڕاستە ئێمە قوربانی ئێمە نەتەوەی بوونە دەوڵەتمان نەبوو ڕەنگە ئازارمان برینمان زیاتر بێ حەزکەین دەوڵەتمانە بێ حەزکەین فۆرممانە بێوانە بەڵام نازنامەی ئینسانی بوون مرۆیی بوونمان لەسەر و نازنامەی قەومی بوونمانەوەیە نازنامەی کەرکووکی بوون لە کەرکووکە لەسەر و نازنامەی قەومی بوونەوەیە نازنامەی کەرکووکی بوون دادی ئێمادا نازنامەی قەومی بوون نەسعەت دروستەکە برین دروستەکە من 25 ساڵی شامەیە بە جۆرێ بنووسم کە ناڵێم هەموو لێی ڕازی بێ بەڵام بە جۆرێ بنووسم کە هی هەمومان بێ زۆر دا تووشی ئەو حاڵەتا بم منیش خۆم هەستەکەم ئای ئەوم چەند قەومیانە قسەم کرد بۆ بەشێکی پەیوەندی بە برینەکانمەوەیە زانی کاک تاریق بەشێکی پەیوەندی بە ڕابردوومەوەی وام لێکا کە من قەومیان یعنی دەبێم حەقم بدرێتێ بەڵام لە بەرامبەرەوەیە کە دەبێم حەقم بدرێتێ دەبێ ئەوانی تر لەبیر نەکەم ئەوانی تریشە لە 2003 بە کەوتنی بتەکان دڵمان خۆش بوو و پێمان وا بوو ئێمە دەرگایەکی گەوراکەینەوە بە ڕووی پێکەوە ژیان وانەیە و پێمان وا بوو ئێمە هەنگاوانین بۆ چارەسەرکردنی برینەکان بەڵام بەداخەوە نەمانتوانی ئێمە بکەین نەک نەمانتوانی جاران من هەموو جارێک گوتومە بۆ تاریش وتومە ئێمە دەبوایە داوای ئاشت بوونەوەمان لەگەڵ عەرب لە عەرب و تورکمان بکرایە و دەبوایە کە دادگای ئەو ڕابردووەکەین دادگای سەردەمی بەعسەکەین دەبوایە داوامان لە عەرب و تورکمان بکرایە با بە یەکەوە دنیایەکی جیاوازتر نیشان بین بەڵام بە ململانەی خۆمان لە کەرکووکە بە شەڕکردن لەسەر پۆستی جیاجیا و بچووکوانە گەشتەوەی ئێمە دەبوو داوای ئاشت بوونەوەمان لە کورد خۆی بکردایە گەشتنی ڕابردوو چۆن ڕابردوو جێبێڵین نا بۆی واز لە برینەکانمان بێنین بۆی واز لە ڕابردوو بێنین نا گەشتنی ڕابردوو بۆی بەیانی لە ئیستە نەچێ چۆن دوێنێ هەوڵماندا ئەمڕۆ لە بەیانی نەچێ لە دوێنێ نەچێ دەبێ کارێ بکەین بۆی بەیانی ئێمە ئەمە بۆ تاکیشە بێ بۆ کۆمەڵگەشە بێ بۆ بەشەریەت بگشتێ بێ ناکرێ بەیانیمان دووبارە بوونەوەی ئەمڕۆمان بێ ئینسان بۆیە هەیە بۆیە خەباتەکە بۆیە ئەژێ ئەمڕۆی لە دوێنێی باشتر بێ بەیانی لە ئەمڕۆی باشتر بێ بۆیە باوەڕی من ئێمە لەو جێژاوەیە بووین تا 2003 لە سەردەمی بەحسا مەترسیەکە هەبوو بەڵام ئومێد هەبوو مەترسی هەبوو چونکە دابەشکردنەکە گەشت بۆ ئاستێک گەڕەکەکان تیپەتۆپێنەکان ڕۆشنبیرەکان ئەوانەی ئەهلی قەڵەموانان قوتابخانەکان هەمووانە پارچە پارچە کرا بەڵام ئومێدێک هەبوو بۆی کە ئەو ئومێداری ئێمە ناری کورد ناوی تورکمانیشی عەرەبیش مەترسیەکە هەمومان دەکمان پێکرد بەڵام ئومێدێک هەبوو لە بەرەوەی ئەمە بەحسە و کۆتاییەتەوانە بەس ئەگەر ئێمە بچینێت قۆناغێکەوە ئیدعای دیموکراسیەت و پێکەوە ژیان و یەکتر قبوڵکردن و فیدرالی بکەین و دیسان مەترسیەکە هەبێ دەبێ قسەی تر بکەین و دەبێ نێڵین ئەم مەترسیە تەشەنە بکات دەبێ ڕێی لێ بگرین و من پێم وایە بەشێک لە ئەرکی ڕێلێگرتنەکە پەیوەندی بە خەڵکەوەیە بە شەقامەوەی بە دانیشتوانەوەی بە ڕۆشنبیرانەوەی بە نووسەرانەوەی بە توێژە دیاریەکانی کۆمەڵگەوەیە ئێمە پەروەردەیەک پەروەردەبین لە کەرکووکە ئەگەر شارەوانیان موسسەیەک یان دەستگایەکی حکومی و دیواربەندێکی لێکردەوە لەبەرەوەی بە کوردی نووسراوە دەبێت وا ڕابین عەرەبەکان و تورکمانەکان داکۆچی لەمە بکەن چۆن ئێمە دەبێت داکۆچی لە عەرەب و تورکمانیش بکەین ڕەنگە هەمومان بەهۆی نەسعەی قەومیوە بەهۆی قەومچێتیەوە بەهۆی نەتەوەگەری کوێرانەوە دوو جۆر لە نەتەوەگەری هەیە بەڕاستی ئەگەر من بڵێم نەتەوەگەری هەرەو نەتەوەگەریە نییە کە تیورێت دەکراوە بە ئاوەت بە عەقڵ نەتەوەگەری کوێرانە هەیە نەتەوەگەریەک هەیە کە ئەوی تر نابینێ نەتەوەگەری ئەوی تر نەبینی نازیەکانەوانی تیان نابینی فاشەکانەوانی تر نابینن ڕاستیزمەکانەوانی تر نابینن ئەمە بۆ عەرەبی فاشی بۆ تورکی فاشی بۆ کوردی فاشی هەرچەندە ئێمە دەوڵەتداریمان نەبوو تا بزانین چەند فاشین لە دوای 2003 تا 2007 هەمومان نەزانین تا 2010 چونکە ئەخیری ئەوەی کە هینی فەیلەکان لە 29 یانزەی 2010 پێم وایە کە بە جینۆساید ناسراوانە تۆ هێندایتەوە نێوشیان بەڵام گرفتە گەورەکە چی بوو؟ خۆت وەک قوربانی بوویتە بەشێک لە ململانیە خۆت بوویتە بەشێک لە ستەمکاری خۆت بوویتە بەشێک لە قەرەبووکردنەوەیکی ناجۆر زانی ئێمە هەمومان پێویستمان بەوە بۆ قەرەبوو بکرێنەوە لە کەرکووکە لەو شوێنانەیە کە ستەمکاریمان بەرامبەر کراوە
ئەمە بۆ شیعەش وایە بۆ سونەش وایە کە ستەمی لێکرابێ لە دوجەی وایە لە بەسرا وایە لە کەرکووک وایە لە شەنگال وایە لە خانەقین وایە بەڵام دادوەری گەڕانەوەی عەدالەت گەڕانەوەی قوربانی بۆ نێو ژیان پێویستی بە ستەمکاری نییە پێویستی بە لاسایکردنەوە نییە پێویستی بە ساڕێژکردنی بینە هەزار یەک تێبینیشان لەسەر کورد هەبێ بێن لێرە قسە بکەن باڕێی خۆیان بڵن مناقەشەش بکرێ ئەوە زۆر گرنگە ئەوەی زمانی حیواریش زمانی گفتوگۆش ڕاستە ئێمە هەمومان هەر کەسە و حەزمان بە زمانی خۆمانە زمانی خۆمان زمانی شاعیرەکانمانە زمانی خۆشەویستیمانە زمانی دایک و باوکمانە بەڵام ئەوانەی کە خەریکی دانوستانن دەبێت زمانەکان هەموو بزانن یعنی دەبێت پێویستمان بە ساڕێژکردنی برینە من ئەزانم فەرقێکدارێ ئەزانم مەسەلەن ئێستا کە ئێمە قساکەین بەشێکی زۆر ئەوانەی کە کوڕ و نەوەی ئەوانەی کە لە پەنجاونەوە لە کوردیش لە تورکمانیش بوونە قوربانی و کوژران و شەهید بوونوانە نزیکن لێمانە ئەو مامۆستا فەریدە لێرێ ئەوە ڕەفەت عەبدوڵایە کە باوکیان کوشتووە ئەوە تێشتا ماوە و بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبرەوە کە ئازارێکی زۆریە ئازارێکی زۆریە ئەم ئازارە بەوە چارەسەر ناکرێ ئێمە تەخوینی یەکتر بکەین ئەی بەیانیان شەرمەزاریە ماگۆرێک دێت ئەڵێ دابریشن بە یەکەوە تیلەرسن دێن ئەڵێ گوێ لە دۆستەکانتان بگرن واز لەوە بێن نەمانە دۆزنین کاکە ئێستا دۆستاگە لە ڕابردووە هێندی کسیندەر لە یادەوەرەکانی خۆیان باسییان گەشتەکە بەشێک لەوانەیە کە بۆ ئێمە کراوە بۆ نەتەوەی کورد کراوە خۆمان نەمان کردووە کە ئەزیان ڕاستە ئێمە پێشەمەرگەمان بۆ قوربانیەوە بەڵام بڕیاری 16 خۆی من نەمانداوە بڕیاری 16 ئەنجومەنی ئاسایش داوێتی ئەو پەرچەمە ئەو ئەچینە ئەم ستەمکارانەی کە ئێمە بەڕێوە بن وڵاتی ئێمەیان بەسەردا بەشکراوە بە ئاسانی یعنی من حەزەکەم بزانی ڕەنگەمە بۆ دەسەڵاتدار ئەڵێم بۆ شعب ناڵێم بەراورد ناکرێت بەینی ئەتاتورک و هیتلەرە ئەتاتورک هیتلەری گەورەیە بەراورد ناکرێت بەینی ناپسیۆن و هیتلەرە سەدام هیتلەری گەورەیە بۆ ئێمە بۆ ئازارەکانی ئێمە بۆ برینی ئێمە بەراورد ناکرێت لە بینی ئیمام خومەینی و هیتلەرە ئیمام خومەینی دیکتاتۆری گەورە هیتلەری گەورە بوو لەبەرەوەی درۆی کرد لەگەڵمانە بۆ عەدی دا ئێمە پشتگیری بکەین واکەین اینجاش بە مفاوەزات هەموو سەرکردەکانی ئێمە ناوتە لەبەرەوە ئێمە دەبێ واقعی بین لەگەڵ شعبە لە خوارەوە دەبێت ئاشتەوایی بکەین لەسەرەوە چیرۆدا دەبێت ڕێگەی بدەین ئێمە بۆ ئەوەی ئەوە بکەین دەبێت بیلۆ بکەینەوە ئەو برینانە ساڕێژکەین بە برینەکانی پێش 2023 بە برینی 16 ئۆکتۆبر و ڕابردووشەوە